چیاڵی کەسیان لەماڵ نییەوە ڕۆڵا شێوە بیکەرەوە خۆمانی ماما چۆنی باش یامێنە ماچێکم بەری هەتی لێ نزیکمە بەرەوە کۆرە بۆ کوڕم ماچێکم بەری تۆ برازام نیت ئەخە ماما ژانەبەر نەخۆشی نابێن نزیک بیتەوە کۆرە بشتی وا نازامە چ بۆ لای ئەحمە نابێ معیدەیە موعیدی چی خۆ بۆ خەسخانە ناچم من ماڵی برامە ماما ژانەبەر ڕۆژە پێشە باوکم ئاگادار بێ کۆرەدا ئەحمە معید ئەمە چی ئەحمە بۆ ئاکابەتیوە ئەو چێڕۆڵە ئەو بە نایتە ژوورەوە نێڵە بێمە ژوورە موعیدی هەیە لەگە باوک بە نایڵێ چێ کورە عومەر تۆ ماڵی خۆتە بێ قەزابیتە وەرە ژوورەوە وەرە کۆرە وەڵڵانێ ئەتە ئامە لێرە بێ من بەم ماڵی توانێ باشە عیب نییە ترخوا حافیز عومەر عاقڵ بە عومەری برام باوکە ژان ئەبێ هەمومان فێر بین بە معید بچین بۆ سەردان ئاوا ئەی بە قوربانی و علم معرفەتێکە بۆ هێنام مەتەوانێ ئەمرت نامێنێ